مێژووی داگیرکاریەکانی تورک یان تێڕوانینی ڕژێمی فاشیستی تورک بۆ گەلی ئێمە مێژوویەکی درودرێژی هەیە و وێڕای ئەوەی کە هەموو مافە مەدەنی و سیاسی و ئابووری و کەلتوریەکانی برایەنی ئێمە لە باکووری کوردستان قەتیس کراوە و ماوەیەکی زۆرە ڕژێمی فاشیستی تورک داگیرکاریەکانی بەرامبەر بە باشووری کوردستان یان بەرامبەر بە پارچەکانی تر ئیدامە پێدا و درێژە پێداوە. ئەوەی نیگەرانی ئێمە زیاتر ئەکات کە ئەوەیە بێ هەڵوێستی و یەک نەبوونی لایەنی سیاسی لەسەر ئاسی باڵا دژی ئەم لەشکرکێشیەی تورکیا. ئەمە من پێم وایە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە حزبی دەسەڵاتدار بە تایبەتی ئەو حزبەی کە سنووری لەگەڵ تورکیا هەیە بەشێکی گەورەی مانەوەی پارتی دیموکراتی کوردستان وابەستەیە بە پشتگیری و پاڵپشتی داگیرکەرانی تورکەوە. پێویستە کۆدەنگیەکی نیشتیمانی لەسەر ئەم پرسە دروست بکرێ و لەسەر ئاستی حکوومەت پەرلەمان شەقام بۆ ئەوەی چیتر داگیرکاریەکانی تورک لەو سنوورە مەترسیدارە تێپەڕ نەکا. بەتوانین بڵێن مەلعونترین دوژمنی سەرسەختی گەلی ئێمە بە درێژایی تاریخ ڕژێمە یەک لە دوایەکەکانی تورکە. تورکیا بەو حسابی کە ئەوێ قەڵەمڕێی خۆی بگەێنێتە ئەو وڵاتانە یان ئەو ناوچانەی کە لە ساڵەکانی 500ەوە بە ناوی ئیمبراتۆرەتی عوسمانلیەوە داگیری کردووە. بۆیە ئەوێت بەو خەیاڵی کە ئەو داگیرکاریە دووبارە بکاتەوە. بەڵام من دڵنیام کە براکانمان لە پارتی کرێکارانی کوردستان لە قەندیل بەرگریەکی جوان ئەکەن و نەتەوەیەکیان زیندوو کردێتەوە و ناهێڵن ئەو پلانە جێبەجێ بێ و بە دڵنیاییەوە تورکیا لە ڕووی ئابووریەوە ناتوانێت ئەو بەردەوامیە بدا بەو شەڕە. بۆیە ئێمە بە تەواوەتی پشتگیری براکانمانەکەین کە لە قەندیلن و هیوادارین سەرکەوتوو بن. ئەیدانەی لەشکرکێشی تورکیاکەین بۆ سەر خاکی هەرێمی کوردستان و دڵنیا بن هەر ئەو هێزانی کە لەوەتەی مێژووە هاتن بەسەر خاکی هەرێمی کوردستان نەحاونێتەوە و دڵنیا ئەبن کە باجی ئەم لەشکرکێشیە بە خراپی بەسەریانە ئەشکێتەوە. ئامانجان داگیرکردنی خاکی کوردستانە ئەیانەوێتەوە کە ئەو مێژووی کە عوسمانەکان هەبووە دووبارە ئەو نەخشەیە دووبارە دروست بکەنەوە و ئیمبراتۆری عوسمانی تقریباً دروست بکەنەوە.